یەکێک لەو پیاوە زۆر گەورانەی کە کۆمەڵی کتێبی زۆر گەورەی لە خزمەتی قورئانە نووسیوە بریتێ لە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ. سەید قوتب ساڵی 1905 میلادی لەدایک بوو و 1965 وەفاتی کردووە، واتە 6 ساڵ تەمەنی کردووە کە مناڵ بووە. لە عمری 8 ساڵی دەستی کردووە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و لە 11 هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووەتە لە ماوەی 3 ساڵە هەموو قورئانی لەبەر کردووە و لە خزمەت قورئانە گەورە بووە. لە لادەیەکی دوورەوە یەتە ناو شار و سەرەتای ژیانی بە ئەدەبیاتی عەرەبی دەست پێ ئەکات و دواتر ئەدەبیات لە خزمەتی قورئان و دواتر لە ڕووی فکریشەوە لە سۆنگەی ئیخوانە خۆی ئەبینێتەوە و دواتریش هەندێک ڕەئی هەیە لەسەر ئەوەی کە تەنزیمێکی تایبەتی خۆی هەوێ بە ناوی تەنزیمی 65ەوە کە جیابوو بێتەوە لە ئیخوان، بەڵام شتەکان ثابت نین ئەوانەی کە لەسەری باسەکرێ. گرنگ ئەوەیە ئەم پیاوە شاکارێکی زۆر گەورەی لە خزمەتی قورئانە بۆ ئێمە بەجێ هێشتووە. کتێبێکی بە ناوی فی ظلال القورئان لە تەفسیری قورئان و لە جەسێبەری قورئانە لە 6 مجەلدە. كتابي هي بناوي معالم في الطريق المستقبل لهذا الدين، وكتابي تري زور نسيوة أو كتاباني زور مبسمة أوانا كلا خزمتي قرآنا كبريتيا التصوير الفني في القرآن الكريم كشاكاري كي زور قورية ومشاهد القيامة في القرآن الكريم. ديار السيد قطب له مقولي يا أخوي لمقدمي مشاهد القيام في القرآن الكريم أفرمي أمتي إسلامي بو هستانوي جاري كترو روبا روبونوي همو جيهان پێویستی بە مەکتەبەی قورئان هەیە. ئەفەرمێ چەند جوهدێکم کردووە و هەندێک تریش بەڕێوەیە لە خزمەت مەکتەبەی قورئانە. ئەفەرمێ باسی نموذەجی ئینسانێکی قورئانی ئەەکەم، باسی منطقی وجدانی ئەەکەم لە قورئانە، باسی قسە و داستانەکان ئەەکەم، مقارنەیەک لە بینی قورئان و تەوراتە، باسی ئەسالیبی عەرضی فەنی لە قورئانی پیرۆزە. ئەفەرمێ زۆر لەم کتێبانە ئەگەر خوا عمریدا ئەیان نووسم، دیارە زۆرێکیان خوای گەورە عمری پێ عەتا نەکرد کە بیان نووسێ. ئەم کتێبەی کە ئێستا لە بەردەستی منایە بریتیە لە کتێبی مەشاهد القیامە في القورئان الكريم کە سەید نووسیوێتی مەشهەدەکانی قیامەت هەر هەمووی باسەکە. تەرتیبەکەشی بە تەرتیبی نزولی قورئان دەست پێ ئەکا. سەرەتاکە سوورەتی ئیقرا هاتووە، دووهەمین سوورەت مەسەن سوورەتی نون هاتووە، لە سوورەتی نونە کەمێک باسی قیامەت کرا و باسێکی ئەکا و تەسویرێکی فەنی دروستەکە.